صنعته ملتي بعلم صنعت باورت به دائما بەبێ هەوڵ ئاسان کارەکانی دەسەڵاتدارانی ناوخۆ کارکراوەکە نەدەکرا ئەوە نەک تەنها شتێکی وەکو دیارە ئەمڕۆ لە ئەڤنتی کۆتایی هێنان بە بەرنامە و کار و چالێکەکانی ئێرڤۆیس لێرەین کە ئینشەڵڵا کۆتایی پێنایەت. طبعاً ئەم پرۆژە یەکەم قردێلی لە شاری هەڵەبجە بڕدرا بە خۆشحاڵیەوە کە تایە خۆی بینیەوە لە چەندین سێمینار و وەرکشۆپ و هەروەها فاکتەری جیاجاکە سوودی بە کۆمەڵگە و بە گەنج و لە تەمەنە جیاجاکان دابینیەوە بە بەشداربووی زۆرێک لە دکتۆر و هەروها لە پرۆفیسۆر و هەروها لە مامۆستای بتواناکە تێدا سێمینار و وەرکشۆپەکان ئەوترانەوە کە تایە بەردی بناغی زۆرێک لە توانەکانمان دانرات بە خۆشحاڵیەوە. کیمیا گرمەگرمی هەوری بێباران نیشانەی زەحمەتە. من پرۆژەکەمان من نیازم لە ڕێکخراوی عێراق سپێس سنتەر ڕێکخراوێکی عێراقیە لە بەغدایە. ئەم پرۆژیان وەرگرتووە لەلایەنی نوێنەراتی کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێرەوە کە لە هەڵەبجە بەجێبەجێکن پرۆژەیەکە بۆ ماوەی 5 بۆ 6 مانگی خایاند. ئەم پرۆژەیە گەنجان و ئافرەتان بە شێوازێکی گشتی ئامانجمان لەم پرۆژەیە ئەوە بوو کە چۆن وا بکەین لەو کەسانە کە بتوان ببن بە خاوەنکاری خۆیان بۆ نمونە شێوازی دروستکردنی بیرۆکە بۆ ئەوی ببیتە خاوەنکار چۆنێتی دروستکردنی CV و ئەو بەشتانەمان پێشکەشکردن. بە داواکردنی ماف و ئەرکان و هەروەها ئەمڕۆ ئەو دەستکەوتانەی مێژوو سوای کردووە ئێمە کۆمەڵێک ئافرەتی زۆر باش کۆبینەوە لە نێوکەبوونە بەڵام لەلایەن پۆلیسەوە چەسەرانەوە ئازادران و هەروەها